باید قطعا بزنم خوشایستم بخیبنا لو ویدیو چنیو لیاری دراغون بول زد کاکارۆت لە پارتی 12 ئۆگرام وەلاتە کە لە پارتی پێشدا فریزا و باوکی ناوبێت لەلایەن ترانکسەوە کە هاتۆ سەرزەوی فریزای خۆش لەگە باوی دوای گۆکوش هاتەوە کە بۆمان دەچوو گۆکو تەکنیشنی فێر بووە بە ئێستاش بچینەوە ماڵەوە هەندێک شتی پێگوتین ترانکس پێوەتی گۆکو پارچە سات کە تووشی نەخۆشێک دەبێتن دەمرێتن بەڵام چارەسەری ئەو نەخۆشیە لە بۆ هێنایە دەرمانەکە درێ گۆکو ئەو ڕاستیە توی درێ بەدڵنیایەوە درێ ئێستا زۆر جوان دەردەکەیت دەرێ دەزانیم چەند قەلەق بووم چەند خەم بوو You know, it's kind of a long story. دەرێ ئەو بەرگشتان چڕی دەستا دەرێ ئەو چیرۆکەی درێژە درێ بە گۆهانی بوو تێزەکە چێ لە بەرسی دەرێ دەتوێت گۆهانی تەدریک پێ بکەیت لەبەر کە 3 ساڵ دیکە لەگە بۆ شەڕێکەکەی دەرێ نابێ ڕێگەت پێ نادەم دەزانیەوە وا دەکاتم گۆهان لە خوێندنەکە بەدوو بخەیەوە دەرێ دەزانیەوە چێشەی دروست دەکات نەخە لە دوای 3 ساڵی دیکە یا تو دەرێت کە چارەنووسی زەوی چارەنووسی زەوی ئەوەندەی کە خوێندنی گۆهانی گرنگ نییە درێ بەدڵنیایەوە درێ گۆهان لەگەڵ من دەتریبی دەکاتم دەرێ بە 3 ساڵ باشە کوتایی دێ بۆ شەڕشتانە وازی لێدەینی تێگەیشتی؟ ئەگە سوپەرسایانیش دیارە کە خادەوازی مەبەستی چیچیەکە لە چیچی دەترسێ گۆکو گۆکو دەتوانین جێ دەینی؟ کامیە دەرێ دەمە زۆر بەرزە و ڕێک یانی ساقیشە دەرێ بەدادە نەزان دەتوانی بێ لە بۆ شوێنەکەی من لەمە قسە لەگە بکەم دەرێ شتێک هەیە پێویستە هەموو بیزانم گوتی چکە بۆکو گوتی من پێشتە تەجێ بشتی بکەم دەرێ خەمم نەبیتە نیان دەردەبێت درێ هاوڕێیان ببورن بەڵام پلانەکەمان گۆڕا جار دەچینە لای کامی دەرێ نامەوێت قسەی لەگەر بکەم لە ڕاستیدا دەرێ ئەتوو دەتانی مادەم لەگەر گۆهانی بڕۆی ڕاهێنانی بکەن بەبێمە دەزانیە مەچێ درێم دەتوان بتان بینیمەوە لە ڕێگەی ئینەرژیەکەتانەوە وزەکەی درێ تو لێ وێرە لە بۆ منە بەخۆم گرنگی پێ دەدەم مەبەستیگی گرنگی بە گوایان دەدەم دە پێی سەرچینە لای کامی بزانیم بچینە شوێنی کامی ئێرە هەوری ئامیز لۆکاوت دەبێ ئەو شتە گرنگە چ بکە کارمەوە دەکاتم لە ڕاهێنان بە دوورکەوتنەوە ڕاهێنانەکانم دەکەم درێ کامی میستەر پۆپۆ دەرێ کاتێکی زۆری نەمبینیوە دەرا من لێرە چاوەڕێمان دەکەم چەند شتێکی دەی پێ درێن لەسەر دراگۆن بۆڵەکان بۆ بەکارهێنشتی هاو Shenron under the weather or something? No.
You see, my life is nearing its end. Call it an old man's intuition. دەرێتەمەنی مروابڕە No کۆتایی need to dwell on دەست the matter. It's simply a feeling. درێتەنە ئاستێکەکەم لێتەم بەڵام But not all hunches come true, you know. Indeed. But should you have any wishes, let us err on the side of caution and act now. لەگەر ئاواتە this شتێک through. ئێستا دەتوانین Got بەجێبێنین it, Kami. Uh-oh. I'd better head on back now. Piccolo and the others. They're over there. دەرێ پێویستە بگەڕێمەوە لای پیکۆلەوەوان دیکە گوتی چ بووە چینەوە مشکلە شتە چیە؟ گوتی نا بەستەمەنی مروابڕە کۆتایی دەچێت ئەمیش بخۆی کامیش ئەگە بمریتن تۆپەکانی ژیاژ لەناو دەچێتن کە لە سەسەوی هەیە ئەو دروستی کردیەوە لەگەر مردنیوی تۆپەکانیش نامینێت Hey! Goku! ئەی گۆکو Yajirobe, what's up? یاژۆبی چ هەیە؟ Let me guess. You need help with something? دەرێت و یارمەتی دێ لەسەر You شتەشێ guessed right. دەرێت و Yeah? پێشبینیەکە What is ڕاستە Senzu beans. دەرێ لە دەربارەی Old سنج و Kakarot's growing a فاسیۆدەنی new سنج batch of 'em. They're still gonna need some fertilizer, though. So Look, I thought there's some that that's showing you being- might be up to the task of getting some. Me? Why دەرێت don't و you do پێویستە it? بچی بیابین Oh, And this should be- because I'm busy. لە بەرەوەی لە Doesn't بە look to من me like you're مەشغوڵم doing anything. Shut it! You and Krillin are probably gonna use most of the Senzu beans anyway. دەرێ دەم داخە Do your تو part, کەڕین jeez. هەموو زیاتر سنج و I guess you have a تامەکارین point. Man, this guy's پاشەکەم so سنج easy. دەرێ ئەو That's هاوڕێ more like زۆر it. ئاسایە I'll tell you what you You need go to quickly. do. گۆکو دڕی باشە یان هێشتاش پێ برێن ڕەبز ناکاتەوە لە بۆ یان نەکات لە منداڵیەوە Alright then, take a look. That's the There's a fertilizer I shotgun. need. It's in the sacred land of Korin. دەرێ Made it easy شارە for you. شارە لە Marked where to find it کۆڕی on your map. See مەتفەکە here? You'll find it all the way down at the bottom of this tower. دەرێ Alright, لە that should be enough ژێر info. You تاواتی got لە it? ژێر ئەو تاوەرە Yep. دەیبینێ See you later. وێنەشی منداڵیانە پێس یەکەمی جاکە هاتە کۆرن تاواری لێرانە دەتۆ بۆ سێت Well, Korin does help me out a bunch with his sensu beans. Fakati This is talaga divine. pshili. I was supposed. کە لێرانە بوو نەخوارێ پێشە بچینە بنەوە بڕزەکەی پێیان دەرانە ئاسبەتاتی بچێ خوارێتە هێزۆکان لێن دەرەیە تاوەرە گەلێک بەرزە دەبین لە سەر ئەوم دەژڕاوەستە ئە تاوەرەی He's سەرە definitely good with a sword. ئەتە بە شوێنەکەی کامیشە لە سەر ڕاستە Cut that monster clean in بە two. یادگاری شتی That زۆری might بێ ئەو make a کاتێک really لە strong یاجرۆبی fighter if he actually trained. ئۆکە یەکەمین جار پیمۆنەکەی کۆشە کە بیکۆڵی لێبێ بەرهەماد تو کامی قەدیم قەدیمۆم بوو ئەو کاتی گۆکو کوشتی حساب لە نازشیەکە بەربۆکە بۆ بیکۆڵەوە زە خراپە و چاکەی لێک جودا بۆ دوایە کامیوانە هەم بوونەوە جماعەتی خوارنەوە پێکات سینەمەتەکەی لێرانە سێنجمان بێ We got a keeper. Found some tasty looking food. لەناو ئاوەکەی ئەوان ناکەن We got a keeper. Found some tasty looking food. خەزوری گۆکو بابچیشی زانە ڕێگە ماسیگەت نەکەوێت دەوان ناکێت ماسیگەت میشه لەیان گوکو بەکەچ خۆیتی All right. وەرە
ئاگرتن ئەو پاسش بەڵام بێت Yeah, that seems about right. ناچیەوە All right, I got one. دەبی لە جێ شێوی چی بمویتیان دەر ماسیم دێتەوە دامانێ ماسیم هەدایە وەکو سای نشێنێ All right. بێدەمانێ ببینەوە ئاوی ببینەوە هەستێکی نازم ئەگەر ئەو هەوبی بەداوەری ئەو هەستاوە All right. بڕۆینەوە لەوەی دیکە لێرە بەکەمە ترکەوەی ئەوجارە دەبیەوەی تێبشتین Something's زارە there. Want a tango? دابێت وانەکە لە سەردەمی ڤێجیتای کە فێریشی بووە سەر زەوی ئەو کاتیەوە درڕندانە پێیا بوو Here goes. My power. خواب بەرە بەس بە خوابم نچینە زەڵاتمە Whew. Huh. Well, I can't complain. It's good exercise anyway. دەرێ ئەوەش ڕاهێنانشی Check باش بڵات and check. ئەوهینەوە پێویستە بگەڕێینەوە سەبڕزەکەی لە ئەندرە بدەینی ئاجرەوە بیشەکە تاواکە باشە بچێن ڕاهێنانی بکەن تاوەکو 3 ساڵی دیکەکە پێشەوەی ئەندرۆیدەکان بگەنە سەر زەوی ڕاهێنانیش باشیان کردو I got what you wanted. دەرێ شتانە بەدەستی ناکە دەدویست Awesome. I knew you'd pull through, Goku. دەرێ نایابێت نەمزانێت تو پێت دەکرێت دەیندرێ Hey, Corn, look! I got the stuff for you. You دەرێ من nincompoop. سەر شتێکم دەبینێ You can't pull one over on me. Goku's the one who got it. دەرێتی You're ناتەن slower than a freaking sloth. لێتی هینایەتی بۆم Goku Were you هینایەتی sleeping? I was meditating, you دەرێت idiot. چونە نووسبووی دەرێ ڕاهێنانم دەکرد I've had مدیتیشن enough دەکرد here with you. Let me teach you a thing or two. Your punishment will be very creative. دەرێ سزاکەت دەبی زۆر قڕوس بیتن بێ ئەچرۆبی دەرێ ئاس بخۆی نەچوە I appreciate Goku the hard rast work, pardon. Goku. درێ ئەم سوپاس دەکەم Split Goku these لە بۆ senzu کارە beans with you once they're ready. Thanks a million, Corin. ئەنجۆکانیشتانە بە حازر دەکەم ئەو زوانم That took longer than I thought it would. I'd better hurry back to Piccolo and Gohan. دە پێویستە بە خێرایی بگەرمەوە لای گۆهان و پیکۆلۆ کاتە چ زۆرم پێچەوە دەیبێن وێران نەتیاکە لاگبەر ئەندرۆیدەکان نێزیکە بێنە سەر زەوی پاش 3 ساڵی دیکە کە ئەندرۆیدە 17 و 18 و ئەوانەی تێدا دوایان مەسەرەی سێڵیش دێتە گۆڕێ کە لەلایەن ترانکسەوە پێوترا ترانکس چێ گەتمە کوڕی ڤێجیتایە لەگەر بۆڵمای لە دوای ئاسەجیریوان لەدایک دەبیتن ئێستا حالیەن لەدایک نەبووە بەڵام لەدایک دەبیتە زوانە بەندێ بەس تەنها گۆکو دەزانینەکە پیکۆڵە کە
فرانکس کوڕی ڤێجیتا و Best to بۆڵمان deal with this now. All right. بەڵام دوایە دێتن گەشت دەکەت کە لەدایک دەبێتن فرانکس باشمەری شەڕی ئەندرۆیدەکان Sorry فرانکس about دێتن that. پێیان دەرێ Now, what do you say we start out with training? All right. For starters, I want the both of you to come at me. Both of us? دەرێ هەردووکتان پێکەوە Are you وەرن seriously لەبۆ that full of دەستپێش yourself? Go on. I want to see you at your full power. دەرگوانەمە بدرنم بە تای Overwhelm him. کەست Okay. ناسە گۆکوی ببەزێنێت وەکو بەتەنە شەڕ لەگە دوشتێفتا Mike, let's see what you two can do. Don't hold back. Not bad. That's more like it. Come on, Goku. Keep at it. I will, Mr. Piccolo. Whoa! بەتەنە ساعتی کۆڵە ببەزێنێت یاگۆ That's enough, Gohan. You and I are strong too. You return a year just to make an entrance. Hey, you guys are pretty good. I'm impressed. I knew you were strong. Wow. ترانسفورم میکنه کنه سوپەرسایان و سوپەرسایان وەرگرت بەشەکەی لەبۆ گۆکو گۆکو گۆهانی پێکەوە بە قڕوس دەبێت کارە بخەڵ دەکرێت خۆمان بەخۆت بکەی هێرش هەموو هێزمانەوە دەیدەی کارمان دێ ناکە کاکە سوپەرسایانە سوپەرسایان پیکۆڵۆ لە ناومان بێت گۆهانی کوڕی نایەت طبعا گۆهان بەرەبەرە کە گەورە دەبێت هێزەکەی نزیک دەکردەوەی لە بابی پێخۆڕن ئەو لە سوپەرسایانە خۆی داینەوەرە زەمان نەما راستەخۆ لێدانی راستەخۆ سوپەرسایان زۆر ساغە ئێستا تەکنیکی خۆمان شەڕ بکەین راستەخۆ Rock, paper, scissors, rock! Rock, paper, scissors, rock! هم بەخۆترە لە پێکەوە بەشەکەن لە هەردوو درێژ دەخوایانە بەرەکەی بێنیوە بینی با بکەن تاکیمش دەگەر بەکاربێنم نابتە پێکەوە بەشم تاکیمە سوپەرسایانمان لێ دەبێت لە وەختی کە دەکە بلووی دەتانی دەکارێت تاکیم دەگەێت فول پاور هجوم دەکەین خۆت بگرە گۆهان خۆت بگرە با لێت بێت هێزی تەواوی گۆکو لە ئێستادا فریزا حالە هجوم ئەمە کات چی ناوی Not done yet. Looking forward to whenever that is. بردمانەوە That's enough training for today. بەس
وتنها راهنا نشوف بس الشر بس تبى زيادة شوية ترى شو صرت تدمع كروبنا تنها لو راهنا Man, you've gotten stronger, Gohan. يا سبب سرب جوان You think so? يا شو أبي جاكيو Of course he has. Unlike Ele other Borneo kids, he's like already that. gone up against the likes of Vegeta. يبغى شو نلعب هم Frieza. ويكانيو Good point. بدي Maybe أوبر it عمر reminds me فيجيتاو of في when you زرع first started وسا training me, Mr. Piccolo. You mean when you were a بدي pathetic بقول ball of برس tears? بيكولو وبيزمي كورا نبيم كتير No, not that. دريك اللي Oh, صرت okay. أكارنا فيري I'm كتير starting متيو to get كاتي it. كدقريه So, this is where you guys trained when I was dead, huh? Yeah, Mr. Piccolo was super tough on me. دريم I had no choice in the برس matter. بيكولو It was بس useless يصير to us باش back في then, فيديو and I did what I had to do to أنا fix شو it. زول باش داب Sorry to put you through that, Piccolo. شرح كبير موس Gohan's a lot stronger now, and it's all thanks to you. And برس who تقام knows? زول بيزول If he بيكولو keeps it up, there's سباسي no بكتير telling how strong he'll كاري get. Might even get stronger than us. Stronger than you two? No way. دري لاني بوشاس برواك We're gonna be in real كوهان trouble if he doesn't. بردك مان بهستربي No kidding. دري مش And that's باب why I'm فيديو here to كما help قلت you كوهان guys لا out. بشان Let's show him how strong you can get in 3 years, Gohan. Yeah. Speaking of everyone, I wonder what kind of training they're going through. Vegeta's Pero most David likely se sticking to rahmana himself, la off religion somewhere que doing his Hamza own did. thing. Oh, don't worry about him. I'm sure Vegeta will be fine. Pero من يوم كان بيتشابه David مرة يخمي نبي كيش قلت يجي بيجيتا He trained in some sort of room where he had control over gravity. I need to access that room. دري جوكو موسى جوكو دري راينا نتلاجو Where كا is he? هز چیش کردن زیادتر و زیادتر دکرد با خود کنترل Where's میکرد. that damn geezer at? همش بیشترش لشونی چوار راينا There میکرد. he is. أقصى لقى باب بالماي لكا. There you are. دري تلي Can I help you? نتفهم يا What is نتيجة. going on with that training room I asked you to build? دري تسوي سرور شورا رحنا ده I just need a هكا few بيموتي. more items for the دري finishing هسه touches. زور بيشتكان يعني هيكلا بيشتكان There مظبوطة. aren't a lot تنها of عندك things شي that can كاري take a بس كمان. beating from you, you know? This thing has got to be durable. Let's cut to the chase. I finish your shopping and you finish the room, that right? That's right. دري You من got it. كاري كرينا كان Here's دبر what I need you to طاقة get for يعني me. بازارك اللي طاقة ما توش بشكل مطاقة. And that يعني about does it بنيادنا for the لك things I طاقة. need. You want me to get this, huh? You'll see, سابتين Kakarot. I'm This going is to push ridiculous. myself further than you and become a Super Saiyan. شوية أكل نيرة جرافيتي كريستال Well now, this might be good. رسمي جوهانو يعني رسمي جوكو بولماو ديجو وكاتك جوكو من دابو فعني زو فورو Well now, Okay, this that's might be good. good. And not just any Super Saiyan. I'm going to become the ultimate Super Saiyan, whose power is far But I would beyond never yours. them with my Super Saiyan, them with my ultimate Super Saiyan. كسب نقاطه وش برازك هو انا جوكو بولبا انا بولبا وش شباب لكن قلنا معي براسي كاتب ما برازك هو يا عم شاوانا هم لك جوكو شيكو And constantly being in your I'll do it. لازم اسمه ان شاء الله كان بوي اسمه جوجل ماب يعني جوجل ماب مش خراب اللي انت تسوي جوجل ماب يتصير خالص
بسم الله توی داریم اینه توی داریم بزنیم داره هنشتما پێویستە کریستال و مریستالمان پێویستە کە بیهێنین Earth towns are more organized than I thought. I'll do whatever it takes until I'm strong enough to beat Kakarot. شاید شیتا بز دەبی کاکارۆت چەند پێویست زۆر لێک دوورم هاشتا بەداکرێت ئامێشانە بدێت کریستال و ایمۆشنال بوو ئارۆن پرسی دێتە کریستالی چێشکردنی دێتن لەگەرت ایمۆشنال دیت ئەزەمۆسیە ببینم متخیل خیلی لایستری تمشتاق موزان سیگیره Ay yani. Hiç sevmiyor. Öyle mantık değil. Öyle hem yok. Ben araymış andere böyle dikme bakayım. Var mı adamın adı aramı? Bakıyorum artıkane bildi. Ya adam şey işte. Hangisi? Görüyoruz mu? O ditmanı. O gravity kristallık yanımı. Hey there! You a local on this rock? I got a business. Give me what you got. Hátmı Who the hell bulan are şey. you? Götürüyor Remnants of kubaş Friza's işte. pitiful army? Are Bana you? hadi Friza'yı mı Vegeta? arkadaşlar? Değil mi? What are you O doing here? vegeta. Oh, I get it. With the Frieza Force gone, you've become a galactic highwayman too. Sorry, but I got here first, and I ain't sharing with you. Veremel yerin sanatan. Lagertu hava şüpheni. You caught me in a bad mood. That will be a Veremel final ممتعن mistake. ده لا حالة تشيلتي كده بخم يتساوي. Die! هلا شجارة آخر. والله الكتاب دائما تسوي. دائما تسوي. أتوقع شيء فوق بانكم. Don't underestimate me! Don't underestimate me! Don't underestimate me! Prepare yourself! أوكي. Don't underestimate! Prepare yourself! Okay. هاي يلا جت يلا جت كملنا ناس Don't underestimate me!
أنا خما طوركي طورة بدل فيجيتات دفع بوكو السري فقط ليش من السري ليش برضو Prepare yourself! Believe it! Out of my face! Out of my face! Koniec. Też taka jakaś pobejno obecnie laj bawi wolmaj. Damn space trash! اشتغل بكاري فلتيش. طبعا هو بارتنر هم البلزانين يعني دردش بتنعمل بس في أسعد والبيت ما كروتا زارة لبن آية ئەوەی خۆشە یان گەمەکە کە دروستیان کردەوە جارش نیەکی یعنی ئاو شتەکان هەمووی بە مەزبوطی دروست کرێت احتیمالی نییە هاوڕێ وردەنەوە جارە شتەکان Valla hayırlı Öbürleri diğer sınav bir de bu. أنا سيني مالك سنو ليرانا Easy prey. أكاتسيو هو علامة لابسة هو ربطة لكن هو نبي Well, might keep that apple. This should be worth eating. That's good. Because in a city. That would be a hold. That's some of that. This should be worth eating. What? Even know that is it. Damn it. What's that good? Another waste of my time. Easy prey. Oh, it's added.
Deixem hamle öyle montanha da grayman işte bir notu. Beraber deixem hamle. Hoş kampanya kapsül. Lero kadar bir video که دیدیم یادم ویدیو کاتم بود و لایک سابسکرایب هم بیرنید ستن. در ویدیوش که کاتش که بخواتن اسپیرم خواهتن لگم.